سڵاو هاوڕێیان، هۆلی سمایل چییە؟ کەی کاندیدێکی دروستی هۆلی سمایل؟ هۆلی سمایل یەکێک لە ستایلەکانی جوانکاری ددانە. لە دیوی زانستیەکەش بریتیە لە توێکڵێکی تەنکی مادەی سیرامیک کە دیوی دەرەوەی ددان بۆ مەرامی جوانی و چارەسەری دادەپۆشێت. کەی کاندیدێکی دروستی هۆلی سمایلی لە سێ حاڵەتدا. یەکەم، ئەگەر بێت و بتەوێ جوانکاری بۆ یەکێک لەو خاڵانە بکەی، شێوەی ددان، شوێنی ددان، قەبارەی ددان و هەروەها ڕەنجی ددان. لەو خاڵانە دەتوانین جوانکاری ددان ئەنجام بدەین. بەمەرجەک بایۆلۆژی ددان و پێکهاتەی ددان نەبێتە قوربانی جوانکاریەکە. خاڵی دووەم لە کاتێکدا کە ددانەکە وەکو شێوە و قەبارەی ئاسایی خۆی نییە، بۆیە جوانکاریەکە دەبێتە هۆی چارەسەریش. خاڵی سێم کە خاڵە سەرچیەکەیە ئەویش ئەوەیە قەبارەی ئاسایی ددانەکە لە ڕووی بایۆلۆژی و پێکهاتەی ددانەکە وەکو خۆی نەبێ ببێتە هۆی ئەوەی کە فەرمانی ددان وەکو خۆی جێبەجێ نەکرێت. لەو حاڵەتە چارەسەری و جوانکاری ئەنجام دەدرێت. واتە ددانەکان پێویستیان بە چارەسەری هەیە، بەڵام لە ئەنجامدا جوانکاریش بەدەست دەهێنرێت. تۆ یەکێک لەو سێ خاڵانە نەبی لە کاتی ئەنجامدانی هۆلی سمایل، ئەوە تۆ کاندیدێکی دروستی هۆلی سمایل نی و دەبێ بشزانی کە هۆلی سمایل مەیکەپی دموچاو نییە، هەر کاتێک ویستت دای بنێ و هەر کاتێک ویستت لای بدەیت.